إن هذا الاعتداءات تتم أمام سەرکردەیەکی خێڵەکی یەمەنی سعودیە و ئیمارات بەوە تۆمەتبار دەکات کە ئیسرائیلیان بردووەتە دوورگەی سۆقەترا لە ئۆقیانوسی هیندی بەرامبەر کەنارەکانی باشووری وڵاتەکە و هۆشداری ئەوەیدایە حکوومەتی یەمەن کە ئەو کۆمەڵە دوورگەیە لە سەروەری وڵاتەکە دەردەکەن. سەرکردەی سەرۆکۆزەکانی پارێزگای سۆقەترا شێخ عیسام سالم بن یاقوت لە ڕاگەندراوێکدا ڕیاض و ئەبوزەبی بەوە تۆمەتبار کرد کە ژینگەی دڵڕفێن و کەمیوێنەی دوورگەی سۆقەترا وێران دەکەن و بەبێ هیچ چاودێریەک دەستیان کردووە بە دروستکردنی بنکەی سەربازی و هەواڵگری، ئەوەش لە میانەی بێدەنگی ترسناکی کۆمەڵگەی نێودەوڵەتیدا. ناوبراو دەڵێت سعودی و ئیمارات قاوارەی زایۆنیستیان بردوتە ناو سۆقەترە و دەیانەوێت دوورگەکە لە یەمەندا ببڕن. ناوبراو ئەو دوو وڵاتی باوە تۆمەتبار کردووە کە دەیانەوێت نەخشەی دانیشتوان و دیمۆگرافیای دوورگەکە بگۆڕن بە هێنانی خەڵکانی دەرەوەی دوورگەکە. هەروەها گەورەی سەرکردەکانی سۆقەترا هۆشداری دەداتە بەرپرسانی حکوومەتی یەمەنی کە ئەو دوورگەیە لە ڕێگەی دەرچوونە لە کۆنتڕۆڵی شەرعیەتی وڵات بۆیە داوای لە گشت یەمەنیەکان کرد پشتیوانی لەگەڵ دانیشتوانی دوورگەکەدا بکەن بۆ دژایەتیەوە و پیلانگیێڕیا ترسناکە. پێشتر سعودی و ئیمارات بابردنی هێز بۆ دوورگەیە ئامادەکاریەکانیان دەست پێ کرد. ئەوە لە کاتێکدا بوو سۆقەترا لە ئاسایش و سەقامگیری تەواودا دەژیا و هیچ جەنگێکی تێدا نەبوو. دواتر ئیمارات با کۆکردنەوە و ناردنی هێزەکانی ئەنجومەنی ڕاگوزەری باشووری یەمەن ئامادەکاری بۆ کودەتا بە سەردام و دەستگا شەرعیەکانی یەمەنیدا کردو. دواتریش سعودیا سەربازگە و بنکە سەربازەکانی ڕادستی و ئەنجومەنە کرد و دەستیان بەسەر پارێزگا و دامەزراوەکانی حکوومەتی یەمەنیدا کرد. ئەنجومەنی ڕاگوزەری باشووری یەمەن کە باشکوی سیاسەتەکانی ئیماراتن لە یەمەن ئەجەندەکانی ئەبوزەبی لە وڵاتە جێبەجێ دەکەن و پێچەوانی ئەو دروشمانە کار دەکەن کە گوایە سعودی و ئیمارات بۆ گەڕانەوەی شەرعیەت هێرشیان کردە سەر یەمەن. کەچی بەکردەوە لەبری هێرش بۆ سەر حوسیەکان هێرش بۆ سەر شەرعیەت دەکەن و پێگەی بێهێز دەکەن. لە لای خۆیەوە یاسر یەمانی سەرکردەی پارتی کۆنگری گشتی گەلی یەمەنی لە دیمانەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند جەنگ لە یەمەندا لە بۆشاییەوە نەهاتووە بەڵکو ئامانجی دەست بە سەراگرتنی دەواازە ئاویەکان بووە. ئەوەشی ڕوونکردەوە کە ئابوزەبی لەگەڵ ئیسرائیل نەخشەداڕێژەری دەست بە سەراگرتنی سۆقەترە و دوورگەکانی تر بووە. پێگەی ساوس فڕۆنتی ئەمریکی هەینی ڕابردوو ئاشکرای کرد ئیسرائیل و ئیمارات دەیانەوێت بنکەیەکی سەربازی و هەواڵگری لە دوورگەی سۆقەترا دابمەزرێنن. پێگەکە لە سەرچاوەی عەرەبی و فەڕەنسیەوە گوێزاوێتەوە کە ئەفسەرانی ئیسرائیلی و ئیماراتی مانگی ڕابردوو بۆ دۆزینەوەی شوێنی پێگا هەواڵگریەکان چەندین جار سەردانی دوورگەکەیان کردووە. دوای ڕێکەوتنی ئەبوزەبی و تەل ئەبیب بۆ ئاسایکردنەوەی هەمەلایەنی پەیوەندیەکانیان قەوارەی زایۆنیستی دەیەوێت پانتایی چالاکیە ئابووری و سیاسی و هەواڵگریەکانی فراوان بکات و جوگرافیای جەنگەکەی لەگەڵ نێرانی فراوان بکات و وڵاتانی هاوپەیمانی بەتایبەتی ئیمارات وەکو سوپەری خۆی بەکار بهێنێت بە پێشەوانەی بۆچوونی هاوپەیمانە نوێکانی کەوا دەزانن ئیسرائیل لە نەیارانیان دایان پارێزێت.